ماوەی 3 ڕۆژە ئارام بەختیار پەیامنێری NRT لە قەزای کفری لە سەر سکاڵای ئەکرەم فەرەج سەرۆکی دادگای تاوانەکانی ناوچەی کەرکووک گەرمیان پێچەوانەی یاسای کاری ڕۆژنامەوانی و فەرمانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەستگیر کراوە. فەرمانی دەستگیرکردن بۆ ئاوات عەلی بەڕێوەبەری کەناڵی NRTش دەرچووە. ئەوەش لەسەر ئامادەکردن و بڵاوکردنەوەی راپۆرتێک لەسەر کەیسی ئەو هاوڵاتیەی شیر و دایبی دزی بوو و دواتر سزا درابوو. دادوەری دادگای لێکۆڵینەوەی کەلار بە مادەی 9 لە یاسای کاری ڕۆژنامەوانی پەڕاوی لێکۆڵینەوەی بۆ دۆسیەکە کردووەتەوە و ماوەی 3 ڕۆژیشە پەیامنێرەکەی NRT لە بەڕێوەبەراتی گرتن و گواستنەوەی گەرمیان بەند کراوە. لە کاتێکدا ئەو مادەیەی یاساکە بە هیچ جۆرێک ئاماژەی بەدەستگیرکردنی ڕۆژنامەنووس نەکردووە و تەنها غەرامەی دیاری کردووە. هەروەها دادوەری دادگای لێکۆڵینەوەی کەلار جارێکی تر یاسای کاری ڕۆژنامەنووسی پێشێل کردووە و ماوەی دەست بەسەرکردنی پەیامنێرەکەی NRT درێژ کردەوە. هاوکات داوای ئامادەبوونی بەڕێوەبەری کەناڵی NRTش دەکات لە بەردەم دادگا و دەستگیرکردنیان وەک مەرجی ئازادکردنی پەیامنێرەکە. لە ئێستا داکردنمان ئارام بەختیار عومەر ڕاگیراوە بە پێی سکاڵایەک لەلایەن بەڕێز دادوەری دادگای تاوانەکانی ناوچەی کەرکووک گەرمیان و پێی مادەی 9 بڕگە 6 لە یاسای ڕۆژنامەگەری سەرڕای کاردارە موتەکانی وەرگیراوە پەسەند کراوە لەلایەن بەڕێز دادوەری دادگای لێکۆڵینەوەی کەلارەوە، بەڵام دەبوایە بەڕێز دادوەری دادگای لێکۆڵینەوەی کەلار بڕیاری بدایە بە ئازادکردنی کاردارمان پشتبەست بە مادەی 110 لە یاسای بنەماکانی دادگایکردنی سزایی. بە وتەی پارێزەرەکانی ئارام بەختیار سکاڵاکار تۆمەتی ئەوەی داوەتە پاڵ پەیامنێرەکەی NRT کە راپۆرتەکەی کاریگەری هەبووە لەسەر ڕەوتی دادگا و دادوەری. لە کاتێکدا ئەو دۆسەی کە لە راپۆرتەکەدا باسکراوە حکمی کۆتایی وەرگرتووە. هەروەها تۆمەتێکی تری ئەوەیە کە ئەو راپۆرتە هۆکارێک بووە بۆ ئەوەی خەڵک لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە قسەی لەسەر بکەن. بە وتەی ئارام بەختیار پێش ئەوەی بانکهێشتنامەی دادگای پێبگات پۆلیسی کفری لە ماڵەکەی خۆیدا دەستگیریان کردووە و دوای 3 ڕۆژ لە بەندکردنی پاشان وتیان لێوەرگرتووە. بەرپرسی نووسینگەی گەرمیانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان دەڵێ داوای ئازادکردنی پەیامنێرەکەی NRTیان لە دادوەر کرد، بەڵام ڕەتی کردەوە ئازادی بکات. زۆر تاکیدمان لەسەر ئەوە کردەوە کە ئازاد بکرێ بە کەفالەتە تا ڕۆژی دادگایکردنی هەر وەختێکی تر دادگا داوایەکە، بەڵام بەداخەوە دیارە سەر ئەوەی بابەتەکە بابەتێکە لەلایەن زۆربەی میدیاکانی کوردستان و ڕوژێنراوە و لە سوۆسیال میدیایش زۆر باز کراوە، بەڵام تەنها ئەم ڕۆژنامەنووسەی لەسەر دەستگیر کراوە سەر ڕایداوەکاری ئێمە و پارێزەرەکانیش دادوەر ئامادە نەبوو بە کەفالەت ئازادی بکە. NRT پەیوەندی کرد بە ئەکرەم فەرەج سەرۆکی دادگای تاوانەکانی ناوچەی کەرکووک گەرمیانەوە، بەڵام ئەو هیچ قسەیەکی لەسەر دۆسیەکە نەکرد. هاوکات ژمارەیەک لە ڕۆژنامەنووسانی گەرمیانیش لە ڕاگەیەندراوێکدا داوای ئازادکردنی ئارام بەختیاریان کرد و دەڵێن ڕێوشوێنی مەدەنی دیکە دەگرنە بەر ئەگەر ئەو ڕۆژنامەنووسە ئازاد نەکرێت. هەر لەسەر ئەو دۆسیە بەڕێوەبەری NRT نامەیەک ئاراسەی ڕێکخراوە ناوخۆی و نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤ و سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و داواکاری گشتی دەکات و داوا دەکات لە ئاست ئەم پێشێلکاریە زەق و ئاشکرایانە بێدەنگ نەبن و هەڵوێستیان هەبێت بۆ ئازادکردنی دەست بەجێی پەیامنێرەکە و ڕێگاگرتن لە بەلاڕێدابردنی کەیسەکە. لە نامەکەدا ئاوات عەلی بەڕێوەبەری NRT ئاماژەی بەوەش داوە ئەو هەمیشە ئامادەیە بچێتە بەردەم دادگا و لەسەر چەندین کەیسی تر کە زۆر بەشیان لە بەرژەوەندی NRT کۆتاییان هاتووە چووەتە بەردەم دادوەر کە بەڕێوەبەر و کارمەندانی بنکەکانی پۆلیس لە سلێمانی شاهیدی ئەوەن کە لە بری ناردنی وەرەقەی بانگهێشتی دادگا و فەرمانی دەستگیرکردن بە تەلەفۆنێک لە بەردەم ئەفسەری لێکۆڵینەوە و دادوەردا ئامادە بووە. ئاوات عەلی نووسی ویشێتی لە ئێستادا ئەو ناتوانێت بچێت بۆ گەرمیان چونکە 2 هەفتە لەمەوبەر لەسەر هەمان کەیسی شیر و دایبیەکە با تەلەفۆن لەلایەن بنەماڵەیەکی چەکداری گەرمیانەوە هەڕەشەی ملپەڕاندنی لێکراوە لەسەر ئەوەی کە لە راپۆرتێکدا ناویان هاتەبوو. دەشڵێت ئەگەر ئەو بچێتە گەرمیان کێ یانی دەپارێزێت لە کاتێکدا ئەو کەسانەی هەڕەشەیان لێکردووە ئازادانە دەسوڕێنەوە و دەسەڵاتدار و چەکدارن لەو ناوچەیە. ئایا دادوەرەکە گەرەنتی پاراستنی یانی ئەو دەکات؟ ئایا کێ بەرپرسیار دەبێت گەر شتێک ڕوو بدات؟ لە نامەکەی بەڕێوەبەری NRTدا ئەوەش هاتووە شکاتکاری کەیسەکە دادوەر ئەکرەم فەرەجە کە دادگا و دەسەڵاتەکانی بۆ بەرژەوەندی خۆی بەکاردەهێنێت و دەیەوێت گرفت و کێشە بۆ NRT و کارمەندەکانی دروست بکات چونکە چەندین کەناڵی تر کاریان لەسەر کەیسی شیر و دایبیەکە کردهبوو، بەڵام لەبەر ئەوەی NRT تەنها کەناڵی بێلایەنە بۆیە تەنها بە NRTەوە گرتوویەتی و شکاتی لە کەسی تر نەکردووە.
گەرمیان حەمیپور NRT کەلار.